ئەمڕۆ مۆزەخانە و ئەرشیفی پەروەردەی هەولێر لە چالاکیەکی تایبەتدا لە نێو بازاری قەیسەری هەولێر کە ئەم بازارە بۆ مێژوەکەی بۆ زیاتر لە 200 ساڵ دەگەڕێتەوە لە شاری هەولێر دوای ئەوەی کە ماوەیەک پێشێستا سووتێنرا ئێستا ئێمە لە ناو شاری هەولێر و ناو بازاری قەیسەری پێشانگایەکی هونەری زۆر جوان دەکەینەوە تایبەت بە هونەری خۆشنووسی دیارە هونەری خۆشنووسی بەشێکە لە کولتوری پەروەردەیمان ئێمە شوەک موزەخانەی پەروەردەی گرنگی بەم یادە و بەم ڕۆژە دەدەین. سیمایکی جوانی شارستانیەتی ئەم وڵاتە نیشان دەدات وەکو نەخش سازی و هەروە نووسینیدا هەر لەبەر ئەوەشە ئێمەمانە کە خۆشنووسان گرنگیمان بەو بارەی خۆمان زیاتر داوە بەکردنەوەی خولی خۆشنووسی و هەروها گرنگیدانمان لەلایەنی ڕاگەیاندن و هەروها نووسینە ڕاستە و خۆ دروستکردنی تابلە و بەشداریکردمان لە پیشانگا و پێشبڕکێ نێودەوڵەتیەکانیدا خۆمان سەلماندووە وەکو کورد وەکو هەولێری وەکو خەڵکی شاری هەولێر و کوردستانە کە ئێمەمانێت لە ساحەکەدا هین و هونەری خۆشنووسی تازە باسمان کە هونەرێکی دێرینە چەندین زۆری خەتمان هەیە هەر لەبەرەوەش ئەمڕۆمان هەر بژاردووە ئەمڕۆ ڕۆژی ساڵیادی جیهانی خۆشنووسیە بە هەموو شێواز و پیتەکانیەوە و هونەری خۆشنووسی لە دێریندا تا تەنها زۆر نووسینێکمان هەبووە خەتی کۆپی بووە وەروە لە خەتی کۆپی خەتەکانی تر پەیدا بوونا ئێستا نزیکەی سەروی 6 خەتمان هەیە بەڵام سەرەکیترین خەتەکان نزیکەی 10 خەتمان هەیە کە ئێمەمانە بەشداری تێدا دەکەین لە پێشپێژەیەکە زیهانیەکاندا بەم جۆرە جۆرە خەتەی کە خەتی تلت و ڕۆقع و نوسخە و دیوانی و فارسی ئەو زۆرە خەتانێک کە بەڕاستی ئێمەمانە بەشداری تێدا دەکەین.